عزیزانی من سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە شەوێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکە دەبمەوە میوانی ماڵەکانتان ئەم شەو کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازم بۆ ئامادەکردوون تا کۆتای پرۆگرام لەگەڵ بن بزانین کێ دەبێتە خاوەنی خەڵات. سڵاوت لە بەدایکە زۆر سپاس ماندوو نەبی باش قوربانە بم تۆ ماندوو نەبێت قوربانە بم لە ئێوەش خەڵکی مەهاباتێم ئەوەندەم عەمرا ئەوە تازە هاتوومە هەولێری یاخوا بەخێر هەراوەدان بێ هەر خۆش بن قوربانە بم لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە؟ وەڵای شکری خدای زۆر باشم لەخوا بەزیاد بێت. خواردنی ئێرانی ڕۆژهەڵاتیەکان زۆر بەناوبانگە. ئێستا تو هاتووی بۆ ئێرە زۆر حەزت لە خواردنی ئێمە هەیە؟ چونکەڵێن خواردنتان چەورە ئێوە دایم نەخۆشەکەون؟ خۆشە چ خواردنێکی ئێرەت زۆر پێ خۆشە؟ وەڵای ئێرەوە دڵمەم خواردە خۆشە و ئەوە بریندە خۆرەشی دەخۆم خۆشە و هەتی دەیخۆی خۆشە هەرەوە ئێرانی دی و دەیدەنێ. خۆتان لێرە خواردن دروست دەکەن؟ ناوەڵ کچەکە لێرە دروست دەکات چاعماڵەکە. باش دایە بەسەرهاتێکی سەردەمی خۆتم بۆ بگێڕەرەوە هی ڕەمەزان بێ پێش ڕەمەزان بێ دوای ڕەمەزان بێ هی سەردەمی خۆت. وەڵای سەردەمی خۆم ساڵان ڕەمەزان دەهات بە دەهۆڵی یان بە تەنەکەی لە بانی دایان کوتا پارشێوان هەستنەوە هەتی خوددادا بایە حالم دەی خوار قانع بوو نەیدەکەوەی ناخۆمیان ئەوەی ناخۆم هەتی با دەما خوارد و شکری خوددامان دەکردم دادەنیشتی. ئەمساڵ ڕەمەزانەکەی لە جەوێکی فێنکایە خەڵک زۆر عەزێت نابێ خۆشە زۆر خۆشە لە خڵای بەزیەت بێ یاخوا بەخێر بێن بە قوربانی قوربانە دایگیان بەرنامەکەی من پرسیار و وەڵامە بەڵام بە حورمەتی تەمەنت و بە حورمەتی ئەوەی کە تۆ میوانی لێرە بەبێ هیچ شتێک من خەڵاتی خۆم پێشکەشی تۆکەم بە هیوان بەدڵە بێت بە قوربانە بم دەستەکانە خۆش بە دایگیە زۆر سپاس یاخوا بەخێر قوربانە بم بەخێر بێ دایگە. باشی ماما بەڕێزیەت نای بەڕستان کاک بازێت کاک بازێت ڕۆژانە چی سەرقاڵی تۆ؟ ڕۆژانە وەڵڵاهی وەکو بلەی ڕەمەزانە ئیسان بە ئیش کاری خۆی ڕۆژێکەیە دەگری مەسەلەن لە ماڵەوە ئیش کاری خۆت دەکەی و ئیتر لە ماڵەوە تووڕە نابی؟ ئەبەت لەوتی بە ڕۆژووی بە حەیاتی لە کەشیش تووڕە نابم شەخصەیە قسەش دەکا بەس دەبە خاتری مانجی ڕەمەزان هیچ قسەشی ناکەم ڕاستە چونکە ئەو مانگە دەبی زۆر ڕێزی لێ بگری هەرچەند ئیشی ئەشای ئێکسپایر دەپرۆشی ئەو خەڵکە ئەشای لەسەر خەڵکی گران دەکەن ئەشای لەسەر خەڵکی فەقیر گران دەکەن بڕۆ هەموو دەوڵەتەکانی عەرەبی خەڵکەکە لێ ئەشای هەرزان دەکات ئیمە بالعەکسە خۆ بەخۆی ئەشای لە سێ گران دەکەین زۆر بەداخەوە زۆریش باش بەلێ ئەبێ زۆر ئاگاداری سۆشیال میدیا بیکەوا بێ بەلێ چی زۆر بەکارێنی لە سۆشیال میدیا؟ فەیسبوک ئینستاگرام بە قورعانە من تیکتۆک بەکاردێنم ئەوان کرد بەلێ لە فەیسبوک 964 لایک کردووە؟ بەلێ کردوتە؟ بەلێ تەماشام کردو زۆر متابعەی قەناتەکەتان دەکەم زۆر باشە. ئەگەر پێت بڵێم بەلێ ناو مۆبایلەکەت چەند ڕسم و ڤیدیۆی تایە تۆ ئەزانی پێم بڵیت؟ چەند ڕسمی ڤیدیۆی تێدایە؟ ناو مۆبایلەکەی خۆت ناو مۆبایلە خۆم ڕسمەکانی خۆم تقریباً دەوری 50 ڕسمە شتێدایە ئی خۆم بە کۆی گشتی چەند ڕسم و ڤیدیۆ لە ناو مۆبایلەکە تا هەیە؟ ئەوە ناتانم پێ بڵێ یعنی تێدایە هەتا دەوری 56 ڕسمی خۆمی تێدایە. من ژمارەیەکم پێ بڵێ کامێراکەت ئەوەن ژمارەکەی ئەوەن دەبێ ئەکسەر من خەڵاتێکیان بە تۆ نزیکیش بێ هەردەدەمێ لەبەرەوەی 964 لایک کردووە زۆر متابعە دەکەم ئاگادار بە جەنابیشتم زۆر دیتیە زۆر سپاس زۆر لە تیکتۆک دەتبینم ئەوزەت حەدام دەکرد ڕۆژێکی ئەو هەلا کە لەگە جەنابت قسەی بکەم ئەوە تا بخۆمان بێکەوە قساکەین پێخۆ قساکەین ئەوزا من حتادەم ڕۆژێکی وهالە کە بەرامبەر یەک بین ئەو تا بەرامبەر یەکین ئەتو ڕێزت هەیە زۆر سپاس لەبەرەوەی 964 لای کردو ئاگات لە پرۆگرامەکەمان هەیە میش خەڵاتی خۆم پێشکەشی تۆکەم خەڵاتێکم بنێ اینجا تۆ شتێک پێشکەشی من ناکەی ئەمن گۆرانیەک شعرێک گۆرانیەکی وەکو یعنی بەدڵی خۆت هەج گۆرانێک بێ گۆرانێکی خۆشم بۆ بڵێ ئەخر وڵڵاهی ئێستا لەو دەمەی لۆم نایە لەبەرەوەی قەڵەباڵغە لۆم نایە چییە بۆ منی بڵێ تۆ سەری من بکە ئاخر ئەوە ناتانم ئەوەی داوای لێ بڕێ باشە لە کاتی کارکردنا بەسەرهاتێکی خۆشت بەسەر هاتە بێ شتێک نوکتەیەک نوکتە وەڵڵاهی نوکتە هەیە ماشەڵڵا قسە خۆشی ئەبێ نوکتەی باشە لابێ جۆ لە برای خۆت بی ئەمە وەچی بدەی یعنی نوکتەن زۆرە بەڵام لە نوکتەکان یەکە چی نازانم لۆت بینم لۆ ماشەڵڵا وەچی دەکەوێ بەر قەنات تەلەڤیزیۆنەکان وای دانێ ئەوەی لێ نییە بەس بۆ من قساکەی نوکتەکە بۆ من بکە والله
بەسەراتە چ خۆم کو وڵڵاهی لە ژیان یعنی زۆر ناخۆشم دیوە و یعنی کەتیمە وەزئی خراپ و ئینشەڵڵا قەت ناخۆشی نەبینیتەوە شتێکی خۆشم بۆ بگێڕەوە یعنی وەکو چ وەڵڵا ئیتر شتێک بێ لە کاتی ئیشکردن بەسەرەدات بێ لە ماڵەوە بەسەرەدات بێ بەسەراتێکی خۆش ئێستا وڵڵاهی وە چ یعنی ئەوە تا پێ دەڵێن آخر يعني ئەوە هاوکاریشیان کردی هاوکاری ئەم کەسارم داهاژش وەچی برێی تۆزێک مەسەرەن برێ بەژنی کورتەیان دیانێ ناوسیارەی ئەوە کاک بازەتە ئەو دەیانی ئەوان دەکردەوە وەچی برێی ماشەڵڵا عیبت نییە تەمەند درێژ بی ئیشەڵڵا زۆر سپاس بۆ بەشداریکردنت منیش خەڵاتی خۆم پێشکەشیتەوە بەڕێزی خەڵاتێکم بنێ زۆر سپاست دەکەم بەخوای دایم متابعەت دەکەم لە هەموو قەناتەکان نییە قسەت زۆر خۆش زۆر خۆش تەمەنت درێژ مەمنون زۆر سپاس جەماعەت دەکەم زۆر سپاس زۆر سپاس دەنگ و باسە ڕۆژانە بەچی سەرقاڵی الله هەروو شکارە یاخوا لەش ساغ بێ لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە الله عیمانە لەخوای بەزیادی یاخوا هەر باش بی پرسیار وەڵامە ئەگەر پرسیارەکانی من بزانی من خەڵاتەیم بە تۆ باشە یەک خولەک پرسیار لە تۆکەم لەو یەک خولەکەیە بە بەڵێ نەخێر نا ئەم جوابی من نەیتەوە باشە بەسەریش ئاوا نەکەی تۆ ئاوا بکەیتەوەوانە باشە ناوی بەڕێستان سەلام کاک سەلام ڕۆژانە بەچی سەرقاڵی ئیشکار ئیشوکارەکەی دووبارە یەکەمەوە باشە باش ناو سەلامە سێوارە یەکەمەوە کاک سەلام ئەخوێنیت دەخوێنم لە پۆلی چەنی وەلا عەفت لە پۆلی حەوت قورس نییە خوێندن بۆ تۆ ناخێر نەخێر بڵێ قورس نییە تۆ شتێک پێشکەشی من ناکەی ناوەڵە هیچ نییە گۆرانی شعر ناوەڵا شتانە نازانم بۆ وەڵا نازانم باشە گیان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بڵێ چۆنی باشی ئەحواڵە ڕێزی ڕۆژانە خەریکی چیت وەڵا خەریکی کاسبینە یاخوا لە شستاق بێ لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە وەڵا زۆر باش ئەخوا بەزار بە تووڕە نابی نا باش لەسەر خۆیت زۆر تۆش لە باش جەماعەتی جگەرە نیت بڵێ وەڵا بەس بۆ جگەرە کێشەمێ وەڵا من نێرگەرەشم بەس باش ئەی باشە نێرگەلە زۆر کێشەی نیە بە جەماعەتی جەهارە زۆر وەڵا کێشەیە جگەرەشمە شا کێشەم نەبوو دە باش ئێستا تەرکی کردووە تەرکم کرد ئافرین وەڵاش باشترین ئیشە کردو ئەوەیان پێم بڵێ سۆشیال میدیا زۆر بەکارێنی وەڵای تیکتۆک زۆر تیکتۆک زۆر بەکارێنی بەڵێ من حەقم بە تیکتۆک نییە باش شتێکی تر بڵێ شتێک بە تۆڵم سێ جار لەسەرێک بە خێرایی بۆم بڵێرەوە خەڵاتێمە چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێتەکە نازانم یەک جاریش برێمەوە چوومە چەمی چەقەڵان نایزانم باش هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسوارش لە ساوەر هەیە هەموو سێشەمێک لە ماڵی شاسوار شلە ساوەڕێ سێ جار لەسەرێک بە خێرایی وەڵا نازانم بەخیرە بۆ نازانی وەڵا نازانم ناو کامێرا ڕۆڵەکەت چەند ڕسم و ڤیدیۆی تایە وەڵا نازانم بە نزیکی بە تەقریبی لانە 200 ڕسم و ڤیدیۆی تایە ناو مۆبایلەکەت کوڕێکی گەنج لەو تەمەنەیە وەڵا کەیفم لەگەری نایە ڕسمی هەر ناگرم بە ئەسە ژمارەیەکم پێ بڵێ دقیق بێمیش ئەگەر ژمارەکەت ڕاست بێ خەڵاتێمە وەڵا هەر نانم 200 نییە بۆ نمونەڵی 252 270 الان هەر 250 حتا 300ش تۆ شعرێک گۆرانیەک بە سەراتێکم پێشکەشکە خەڵاتێمە لەبەرەوەی شتەکانی من نەزانی خۆی نازانم شعری چ بڵێ شعرێکی هەر شتێک بە دڵی خۆت بێ گۆرانیەک بە دڵی خۆت بێ گۆرانی وەڵا گۆرانی هەر نارم بۆ ڕەمەزانێ ئێ بۆ قەجەکە گۆرانێکی دینیم بۆ بڵێ گۆرانی دینی دەبا بچینە مەدینە ئەو شارە چەند شیرینە جێی عێلم و جێگای دینە دەبا بچینە مەدینە ئەم شارە چەند شیرینە جێی عێلم و جێگای دینە دەنگی خۆش بێ هەر بمێنی زۆر سپاس میش دەستەکان خۆش بێ زۆر سپاس سپاس بۆ بەشداریکردن دەستەکان خۆش بێ سڵاوت لەبێ سڵاو لە تۆ زۆر بەڕێ نای بەڕێستان هێ من کاکێ من ڕۆژانە بەچی سەرقاڵیت وڵا فەرمان بەر یاخوا لەش ساق بێ لەگەڵ ڕۆژ و نوێژ بینە چۆنە ڕەمەزان
الله باشە لە خوای وەزیاد لەخوا بەزار بێ کەسێکی ئەمن و لەسەر خۆ دیاری بڕوا ناکەم بە ڕەمەزان زۆر تووڕە بیوانە نەخێر ناوەڵ باش سوۆشیال میدیا زۆر بەکارێنی بەڵێ چ شتێک زۆر بەکارێنی لای زیاتر سناب زۆر بەکاردێن لەگە فەیسبوک باش لە سناب سکۆرت هەیە لەگەڵ هاوڕێکانت بەڵێ زۆرترین سکۆرت لەگەڵ کام هاوڕێت هەیە وڵای ئەو هاوڕێی لەگەرمە لە بازار باش ئامۆزان ئامۆزاتە خوا لە یەکتان نەکا ئیشەڵڵا سەلام ئەگەر من ئێستا پێت بڵێم و ئامۆزایەت بلۆکە لە سناب بلۆکێکەی وڵای بەڵێ دەتوان بلێک والله فرۆشرای بلۆک کرای ئەڵێ بلۆکێکە دڵت یە بلۆکیکەی ئەو لەگەڵ تۆ هاتۆ بە بازار بەڵێ وەڵا کاکە دڵیە باشە کاکێ من قەینا ئێمە دڵمان نایە ئامۆزاکەت پێ بلۆکەین شتێک بە چۆڵێم سێ جار لەسەرێک بە خێرایی بۆم بڵێرەوە بەڵێ هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسوارش لە ساوەر هەیە هەموو سێشەمێک لە ماری شاسوارش لە ساوار هەیە هەموو سێشەمێک لە ماری شاسوارش لە ساوار هەیە هەموو سێشەمێک لە ماری شاسوارش لە ساوار هەیە ئافشەیە بە چەند باش بووم ئامۆزاکەشم پێ بلۆک نەکردی خڵاتەکەش دێمێ دەستەکان خۆش بێ سپاس بە بەشداریکردن سڵاوت لەبێ سلااو ناوی بەڕێستان ئەمەر کاک عومەر ڕۆژانە بەچی سەرقاڵی وەکو دەوا بەڵێ ئەدەوامەکی سەربازی میە لەش ساق بەیخوا لەگەڵ ڕەمەزان بینە چۆنە زۆر باش لەخوا بەزیاد تووڕە نابی پیاوان زۆر بیان تووڕابن لە ڕەمەزانە ئێواران بەخوا تقریبا بەڵێ تووڕابی کەم بەس باش ئەمساڵ جۆکی فێنگانی ئەوە بەڵێ نایە ئەو خوای ئەوانەی کە جغارە خۆرن یان هەموو کێشەی جگەرانەیە پیاوەکان بەزەڵت باشە سوۆشیال میدیا بەکارێنی بەڵێ چی زۆر بەکارێنی بەخوای زیاتر ئینستاگرام و تیکتۆک تیکتۆک بەڵێ باشە لە ئینستاگرام زۆرترین نامە لەگەڵ کێ ئەنێرن بۆ یەکتری بەخوای زیاتر گروپە جەماعەتی خۆمان باش ئەگەر پێت بڵێم ئەو گروپی کە تیایی جەماعەتەکەی خۆت بلۆکیان کە بلۆکیانەکەی ناوەڵە ببرە باش لە فەیسبوک لە ئینستاگرام لە تیکتۆک 964 لایک کردووە فۆلۆت بەڵێ کردووە بەڵێ گەر فۆلۆت کرد بێ من خەڵاتێنن چەند باشم بەڵێ سپاس لامە بەڵێ سەیری بابەتەکانمانەکەی بەخوای بەڵێ هەندێک ویدیۆ هەیە بەڵێ هەندێک بەڵێ هەمووی ناڕژێ سەر هەمووی داوامت هەیە یان نەخۆشیشی بەڵێ ئینشەڵڵا تەندروست باش بی مەمنون پیشانت نەیەم پیشانم بەبا خەڵاتەکە بەمێ وەنیە هەموو شتێ بۆکێ بە خۆم دڵنیە سپۆرتەکەی لایە دەبێ خەڵاتەکەی بە من دەست خۆش زۆر سپاس دەستەکان خۆش بێ سپاس بە بەشداریکردن چۆنی ئەحواڵە باشم زۆر ماشەڵڵا بازاڕە گەرمە ئەرێ وەڵا ڕەمەزانان بە شەوان زیاتر قەرەباڵە خەوانیە ئەرێ وەڵا تاکەی دوکانتان هەیە دوکانی تو عەرەبان هەیە وایە داڵێن دوکانیشە لە ژۆرێ دەی لە شان ساق بێخوا تا سەعات چەند دوکانتان هەیە حتى یەک دوازدە زۆر باشە لەگەڵ ڕەمەزان بێنە چۆنە تۆ وڵی باشم زۆر باش یاخوا باش بێ ماشەڵڵا ئەنواع بوون و بەرامەت تێکەڵ بۆ لێرەیە لەفێ جگەرتان نییە من بە جگەر ناسرام لێرەش لەفێ جگەر هەیە کنتاچی هەیە پەتاتە هەیە بەئەنجان هەیە خوا ڕزقتان بە ئیشەڵڵا زۆر مەمنون یەک دقە من پرسیار لە تۆکەم باش لەو یەک دقەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار نهێنی باشە ناوی بەڕێستان مستەفا کاک مستەفا ڕۆژانە بەچی سەرقاڵی خەریکی چیت ڕۆژانە بەرۆژی مە دێمە ئیشێ بەس ڕۆژوو ئیش ئەینەم ئاوەکار نێنی باشە دووبارە یەکەمەوە ڕۆژانە خەریکی کارکردنی بەرۆژی مە ناین دەخۆم دێمە ئیشێ قورس نییەن ڕۆژوگرتن و ئیشکردن بەیەکەوە ئاسانە 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 زۆر زۆر ئاسانە وتە ناوچی بوو مستەفا ئەینە تو ناوم خەلیلە مستەفا مستەفای ئەی تۆ شتێک پێشکەشی من ناکەی کو شعرە گۆرانە شتێکم بۆ ناڵێ وڵی نازم دەستەکانە خۆش بێ کاک زۆر زۆر سپاس دەست خۆش چۆنی ئەوێت تۆ باوکی مستەفا بیوانیە ئەی ماشەڵڵا بە زۆر لە یەکەچن پرسیار و وەڵامم هەبوو وتم ئەگەر وەڵامەکان بزانی خەڵاتانێمە یەک دقە من پرسیار لە تۆکەم لەو یەک دقەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکار مەهێنە
بله نام نما بەڵێ نەخێ ریاضم لو ریاض وەڵام من ڕاضە نازانم والله من بس رياضي ما خوا علي بقرا ئەوە من دۆڕام رياضه وبس ايشم هي ئەوە من دۆڕام دوراي ڕازیم باشە. دەستەکان چاوان. زۆر سپاس. ئازیزانم سپاس بۆ ئەوە کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەمان بوون تا شەوێکی دیکە و بە کۆمەڵێک دیاریتر دەبمەوە میوانی ماڵەکانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵاوە.